کارمەندانی پاککەرەوە لە پێناو بەدەستهێنانی پاروی یەکناندا لە ناخۆشترین و ناتەندروستترین شوێن کار دەکەن. لە قەزای سۆرانی سەر بە پارێزگای هەولێر سەرەڕای ماندووبوونێکی زۆر و بوونی مەترسی لەسەر تەندروستیان تاوەکو ئێستا کۆمپانیا پێنج موچەی پێنەداون و داوا دەکەن ئەو موچانەیان بۆ خەرج بکرێت. ئێمە وەکو کرێکاری کۆمپانیای پاپا گروپ لە 4-5 مانگزارێک موچەکمان ئادرێتێ کە ئەو موچەش وەلەگرین بەڕاستی ئەمە نزان چ لێ بکەینێ لەسەر ئەو موچەش قەرداریشە بینەوە. ئیشەکەی مەش ئەوەیە کە پاشماوەی خەلکی دینین فڕێ ئەدەین. ئیشەکەی زۆر بێسەر و بەرە بێزەلەتە. ئەمەش مەجبورین کە بین ئەو ئیشە بکەین. ئەگەر ئەمەش ئیشەکەن دەدەستدابی ئیشەکی ئەوەی بی ئەمەش مەجبورین ئەو ئیشە بکەین. ژیانێکی پیسە ژیانێکی ناخۆشە بەسیە مەجبورین دێنە ئەو ئیشەی نەکواوە خۆی زۆر خراپە نەخۆشی تێدایە زۆر خراپە موچەکانمانی وەڵای زەعیفە 300,000 هەتا ئەو 300,000 وەردەگرم 500,000 قەرز دەکەم و لە ماڵ منداڵی خۆ سەر بدەکەین. بەهۆی پێنەدانی موچەکانیانەوە لە ماوەی ڕابردوو چەندین جار کارمەندانی ژینگە پارێز مانیان گرتووە. بەو هۆیەوە شار پڕ بووە لە زبڵ بەڵام تاوەکو ئێستا کێشەکەیان چارەسەر نەبووە و وەک خۆیان دەڵێن 5 موچەیان لەلایەن کۆمپانیاوە پێنەدراوە. ساڵانە لەلایەن حکوومەتەوە پارەیەکی زۆر لە خاوەنکاران و فرۆشیاران وەردەگیرێت و بودجەش بۆ چارەسەرکردنی زبڵ و خاشاک تەرخان دەکرێت. لە ئێستاشدا بڕی 30 ملیار دینار لەلایەن وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ خاوێنکردنەوەی شەقام و ڕێگەوبان و کۆڵانەکان لە زبڵ و خاشاک لە سنووری سۆران تەرخان کراوە. بەڵام کێشەی زبڵ و خاشاک و موچەی کارمەندانی چارەسەر نەبووە. بێگومان کێشەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی چێکە لەو پرسانی کە لە ڕابردوودا لە سنووری سۆران ڕاستەوخۆ درایەتە کۆمپانیایەکی تایبەت بەناوی پاپا گروپ و ئەو کۆمپانیایە لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەرچی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی ناوچەکەی لە ئەستۆ گرتووە بەڵام بەپێی ئەو گرێبەستەی کە لەگەڵ وەزارەتی شارەوانی کردووە گرێبەستەکەی و خۆی جێبەجێ نەکردووە ئامێری پێویستی نەبووە و موچێ کارمەندەکانی لە جگەلەوەی کە بەڕێژەیەکی کەمی داوە لە کاتی خۆشی دانەداوە هەمیشە گرفتی مانگرتنی کرێکارەکان هەبووە ئەمەش وای کردووە کە ژینگە پیس بێت و مانگرتن بەردەوام بێ. بۆیە ئێمە کات و خۆشی لە لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان سەرنج و تێبینی خۆمان ئاراستەی وەزارەتی شارەوانی کردووە سەبارەت بە پرسی گرێبەست بۆ پاکردنەوەی خۆڵ و خاشاکی شار و شارۆچکان بە دیاریکراویش لە سنووری سۆران. دانەمەزراندنی کارگەی ڕیسایکلین و فڕێدانی زبڵ و خاشاک لە نزیک شار و چارەسەر نەکردنی بە شێوێکی زانستیانە دیمەنێکی ناشرینی بە قەزای سۆران داوە. زبڵخانەی سۆران دەکەوێتە نێوان قەزای سۆران و ڕەواندوز. ڕۆژانە 700 تۆن زبڵ و خاشاکی 4 قەزای لێفڕێ دەدرێت. ئەمە شوای کردووە ڕووبەرێکی زۆری زەوی و ژینگەی ناوچەکە پیس ببێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.